لەگەڵ گەشە دڵنیابە لە داهاتوویەکی گەش. ئێستا باو باوی گەشەیە، بەڵێ پەیمانگەی تەکنیکی گەشە مۆدێلی زانست و ئەکادیمیە. ئێرە پەیمانگەی تەکنیکی گەشەیە، براندێکی ئەکادیمی و زانستی لەسەر ئاستی هەولێری پایتەخت و هەرێمی کوردستان. بڕوانامەیەکی کاریگەری زانستی بەدەستبێنە. بڕوانامەیەک بەدەستبێنە کە بە خێرایی کارت دەست بکەوێت. وانەکانت لە تاقیگەی پێشکەوتوو لەگەڵ مامۆستای ئاستبەرز بخوێنە. ئەگەر بە دوای داهاتوویەکی گەشت بۆ خۆت و خانەوادەکەت بێ دوودڵی پەیمانگەی تەکنیکی گەشە هەڵبژێرە. زانستگەیەکی پێشکەوتوو، زانستخوازیەکی بەردەوام، داهاتوویەکی پەشنگدار. لە پەیمانگەی تەکنیکی گەشە بخوێنە، دەرفەتی کار بەدەست بێنە.